هەشتی ئایار ڕۆژی جیهانی هەڵگرانی نەخۆشی تالاسیمیایە. هەڵگرانی ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستان بەدەستگرانی و کەمی دەرمانداناڵێن و بەردەوام کێشەی نەبوونی دەرمان و پێداویستەکانیان هەیە. ئێمە بەس بەخێرخوازە چین بەڕێوە، ئێمە مەمنونی ئەوانەی بەڕاستی ئەوانێمە بەڕێوە ئەوە حکومەت ئێمە بەڕێوە نابێت. کەسوکار و هەڵگرانی ئەم نەخۆشیە باز لەوە دەکەن جگا لە کەمی دەرمان لە بنکەی تەندروستی تالاسمیای هەولێر ئەو حەبەی وەرشی دەگرن بە کەلکی بەکارهێنان نایەت، بۆیە خێرخوازان ئەرکی دابینکردنی لە ئەستۆ دەگرن یاخود ناچارن لە دەرمانخانەکان بە نرخێکی گران دەرمان و پێداویستەکانیان بکڕن. ئەماش باری سەرشانیانی قورستر کردووە. ئێستا بە شێوەیەکی سەرەکی ئێمە پێویستمان بە حەبی دژە ئاسن هەیە، حەبی ئێکسژێت. ئەو حەبی دژە ئاسنە وەکو گەچە کە دەیخۆی نەیخۆی باشترە، ناچارن لە دەرەوە دەیکڕین بە 5 وەرەقە و بە 10 وەرەقە و یعنی هەیە صاحب دەخلێکی مەحدودە، یعنی ناتوانێت فەقیرە، یعنی ئەوە لە شوێ بێنێتەوە هەموو مانگێک بەس یەک دەرمان. ئێمە پێویستمان بە کۆمەڵی دەرمانە. بەڕاستی ئەو نەخۆشانە معاناتیان زۆرە، جاروە هەیە ئاو عیلاجەکان وەکو پێویست نییە، یان پێیان نابن، یان کەمە، یان هەشە زۆر بقوت نینە، یعنی زۆر باش نینە. پێویستیان حکومەت زیاتر ئاگایە لێبی ئاوڕێ بداتەوە ئاو عیلاج و دەرمانی پێویستیان بۆ دابین کات و ئەگەر بکرێ ڕەوانی دەرویان بکات بۆ چاندنی موغ بۆیان بۆی لەو نەخۆشیە ڕزگاریان بن. دکتۆر و پسپۆڕانی تایبەتمەند باز لە نیشانە و هۆکارەکانی توشبوون بەو نەخۆشیە دەکەن. ئەوەش ناشارنەوە چارەسەرکردنی نەخۆشی تالاسیمیا زۆر ئەستەما، جگە لەوەی ساڵانە چەندین حاڵەتی توشبووی نوێ تۆمار دەکرێت. ڕێژەی توشبوون بە تالاسیمیا لە هەرێمی کوردستان لەسەر و ستانداردا نێودوڵەتەکانە. نەخۆشیەکانی بۆ ماوەیی ما ئەسەف هەتا ئەمڕۆ ڕۆژێ چارەسەرێکی بمبری پەیدا نەبووە، یاگەر پەیدا بژی زۆر کولفەیەکی یەکجار زۆری هەیە سەداسەژی ئیسفادەی نییە، عارازیان هەیە، مەشاکلیان هەیە. ئەوە کە پێم خۆشە لە ڕێگای کاناڵی بەڕێستان ئاگاداری بە تایبەت خێزانەکان و بنەماڵەکان بکەنەوە کە یەک پێش هەوسەرگیری کە فەحسی خوێنیان کرد، ئەگەر دوو گەنج فەحسی خوێنیان کرد هەلگیری نەخۆشی تالاسیمیایە تکایان بە زەواژ نەکەن. لە سەدا بیستی ئەو خوێنانەی کە وەردەگرین لە خوێنبەخشان ئەدرێتە نەخۆشەکانی تەلاسیمیا. ئامادەکاریانەی کە بوو نەخۆشی تەلاسیمیا دەکرێت جیاوازە لەگەڵ ئەوانی و نەخۆشەکانی تر دەکرێت، چونکو هەندێک پشکنینی ورد و بە کیسی خوێنی تایبەتەوە دەدرێتە نەخۆشەکانی تەلاسیمیا کە فیلتر دەکرێت. تالاسیمیا نەخۆشیێکی بۆ ماوەی درێژخایانە. لە ئێستادا لە جیهاندا 280 میلیۆن کەس توشبوو هەڵگری ئەم نەخۆشیان کە زۆرینیان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیان. لە هەرێمی کوردستانیش نزیکەی 5,000 توشبووی نەخۆشی تالاسیمیا هەیە. لە ساڵی ڕابردوو تەنها لە شاری هەولێر 55 حاڵەتی نوێ تۆمار کراون. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.